خۆشەویستان لە سەروبەندی کردنەوەی قوتابخانەکان و دەستپێکی ساڵی نوێی خوێندن داین و هەمومان دەزانین کە خێزان ناوەندێکی بنەڕەتی پێگەیاندنی تاک و پەروەردەیەتی و پێویستە خێزانەکان لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە ئامادەکاری بکەن بۆ خوێندکارەی یاخود ئەو قوتابی کە هەیەن لە ماڵەوە بۆ ئەوی کە بە دەروونێکی ئاسوودەوەەوە بە ئامادەسازیەوە بچێتە ساڵی نوێی خوێندنەوە بتوانێت کۆشێکی تەواو بکات و خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو ژینگەیە تازەیە هەیە بە تایبەتیش ئەو منداڵانەی کە دەتوانین بڵین یەکەم ساڵیانە دەچنەوە قۆناغەوە. میوانداری بەڕێز خاتو ژینە عومەرمان کردووە مامۆستا و ڕاهێنەری پەروەردەیی بۆ گفتوگۆکردن سەربارەت بم بابەتە مامۆستا ژینەوە بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت بەبزانین کەی دەستپێکی قوتابخانەکانە پێشەنگ شتێ و پێویستە خێزان چۆن ئامادەسازی بکات. بەڵێ سپاسدانەکەم سەرەتا بەنای خی گەورە میهرەبان دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم ئینشاءالله هەر لە کاری باش و سەرکەوتنابن. سپاس زۆر سپاس بەو پێی کە وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە لە سیانزەی نۆوە قوتابخانەکان ئەکرێتەوە. قوتابخانەکان ئەکرێتەوانێ و قوتابیەکان ڕۆکەنە قوتابخانە. جا لێرەیە بەڕاستی خێزان و مامۆستاش کاریگەریکی تەواوی هەیە لەسەر ئەم قوتابیە جوانانەی کێنە ناو قوتابخانەوە گەر سەرەتایی بێ لە ناو قوتابخانەیە یاخود چەند ساڵێک بوو بێ لەم پرۆسی خوێندنەیە بەردەوام بوو بێت. مامۆستا هەندێک خوێندکارمان هەیە هەر عنی بۆ نەگەر سەرەتاشی نەبێ بچێتە قوتابخانە هەر بە جۆرێک لە جۆرەکان ژینگەکەی دەوروبەری وای ڕاهێنا ڕقی لە خوێندن بێ یاخود لە مەکتەب بێ پێویستە خێزان لێرە چ ڕۆڵە ببینێ کاتێک ئەم منداڵە ئەیتر دەستپێکی خوێندنێتی. بەڵێ خۆی خوێندن ئەگەر بڵێم زۆر قوتابی حەزی هەندێک ئەگەر بڵێم زۆریجی لە قوتابیەکان حەزیان پێی نییە بۆ لەبەرەوەی ئەمە مرۆڤ سروشتی مرۆڤ یاسا و ڕێسا قورسە بەلایەوە و بە زۆرکردن قورسە بەلایەوە و زۆری منهەجەکە ئەمانەوە لە قوتابیە کات کە قرس بێ بەلایەوە یاخود تۆ 40 دقەیەک لە ناو پۆلا دای ئەنیشێنی گوێ بگرێ 5 دقە پشووی ئەیتێ ئەو 5 دقەیە فریای شتکڕین ناکەوێ فریای هیچ شتێ ناکەوێت یاخود فریاوە ناکەوێت کە لەگەڵ هاوڕەکانیا یاریە بکە گفتوگوۆیە بکە دیسانەوە 40 دقەی تر دایانیشێنی تەوانێ. بۆیە هەندێک قوتابی هەر مناڵیش لە سەرەتاوە ئەگەر فێری یاسا و ڕێسان نەکرێ قورسە بەلایەوە یەکسەرە چێتە ناو قوتابخانەوە و لە ناو مامۆستا و قوتابخانە یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە ئەو ئازادی کە لە ناو خێزانەکە هەیەی یاخود خێزانەکەی نازێکی زۆری پێ ئەیە چی بێ بۆیەکە ئەیباتە دەرەوە نایەڵێ بێتاقەت بێ بەس لێرەیە بێت 40 دقە دانیشەی گوێ بگرێ سەرەتا بۆ قوتابیەکان بەڵێ قورسە بێ و بەڵام ئەوە دایک و باوک زۆر گرنگە لێرەیە کە چۆن قوتابخانە خۆشەویست بکەن لە لای مناڵەکانیان. سەرەتا هاندانی مناڵەکانیان و دیاری پێدانی مناڵەکانیان و لەگەڵ ئەوەشە خۆشەویستکردنی مامۆستا لە لای مناڵەکانیان بەڕاستی چکە کە دایک و باوک ڕقی لە مامۆسا بووەوە یاخود باسی مامۆسای بە شێوازێکی تر کرد لە بەرچاوی مناڵەکانە ئەو مناڵانە ژوایان لێیە کە مامۆسایان خۆش نەوێ یاخود کاچنە ئەو شوێنەوە تۆ مامۆسای لێیە دەرزەڵێتەوانێ پۆلە بێزارە بێ بێتاقە دەبێ کەسێکیش خۆشی نەوێ ئەوە هەردانانیشی گوێ لێ بگرێ. مامۆستا ئەو منداڵانەی کە بۆ منە لە تەمەنی 3 ساڵی 4 ساڵیەوە لە داینگ دواتر بۆ ڕەوزە باخچە ئەوە تا چەند ڕۆڵی دەبێت لە قوتابخانەیە کە جیاوازی هەبێت لەگەڵ منداڵانەی کە نەچۆتەم شوێنانە. جیاوازیان زۆرە لەبەرەوەی لە باخچە فێری یاسا و ڕێسایانەکەن ئەم مناڵە لە بەیانی زۆر هەڵەسێ ئەچێ بۆ باخچە یعنی بەرکەوتەیە بێ لەگەڵ هاوڕێکانیە ڕوبەڕووی مامۆساکانیە بێتەوە منهەجی تایبەتی خۆیان هەیە باخچە یعنی کارێک ئەکات کە ئامادەکاریەک ئەکا بۆ قوتابخانە. بۆیە بەڵێ فەرقیان هەیە لەگەڵ ئەو قوتابیانی کە باخچیان نەبینی بێ سەرەتایەن قورسە بەلایەنەوە ئەگرین دانانیشن هەتا بێ دایکیان لەگەڵیانە یاخود دایکیان لە دەرۆی پۆلەکە چاوەڕێیان بکایان چۆن بڵێ مناڵەکە جەروە سەرەتاتکێکی شەکە لە دەرگاکە بزانام دایکم لەوێ ماوە ترسی هەیە هەنێ جار یەتە دەڕۆڵێ سکمێشێ ینی زۆرینەی مناڵەڵێ سکمێشێ سکی نایشێ چی ئەمە ترسە لە قوتابخانە. باشەوە دروستە کرد دایک و باوکێک لەگەڵ منداڵەکە بچێتە قوتابخانەوە ینی دایک باوکمان بینیوە بە درێژایی ساڵەکە لەگەڵ ئەم خوێندکارەیە بووە ینی چی بکەن لەم کاتەیە بۆی کە ئەم منداڵە ڕابێن لەگەڵ ئەو ژینگەیە ئیتر پێویستی بێم دایک و باوکە نەبێ هەمیشە لەگەڵ
بەڵێ بەڵێ خۆی منداڵ تا منداڵ کەوتۆ کەسایەتیەکانیان جیاوازە هەنێ مناڵ هەیە تایبەتە ئەوە هەر بە تایبەتی مامەڵی لەگەڵاکری ئەویان جیاوازە بەڵام ئەگەر مناڵەکە تایبەت نەبێ باری تەندروستی و عقلی ئەو مناڵە هیچ کێشەیەکی نەبێ پێم باشە هەر سەرەتای هەفتەی یەکەم ئەو دایک و باوکە یعنی هاتوو چۆ بکەن ناکرێتەوە ئەم دایکە جاری وایە دایکە بە 2 ساڵ بە ساڵ لەبەر ئەم پۆلە ئەوەستێ یاخود لەم مەکتەبەیە لە حوشە یەت و ئەچێ بەم سەرمایە بەگەرما ئەمە چییە کە سێرێک ئێمە نازیان زۆر یاوەتی مامۆستا بەخوا هەرەوەمان هەیە مامۆستا بەخوا گەر من نێم بۆ مەکتەب ئەویش نایە بۆ مەکتەب ئەمە باجەکە دایکەکە ئەیە بەڕاستی ڕاستە دایکەکەیەوە مناڵەکەش ئەیە ئەم مناڵش فێری پەیوەندی کۆمەڵایەتی نابێ فێری باوەڕ بەخۆبوون نابێ بۆیە زۆر زەرە لە مناڵەکەشە کاتە لەو کاتێ ئاسایی ئەگەر پشتگیری ینی بەجێ بێڵین ڕەنگە دووجارێک ئەمە دووبارە بێت و دوای مناڵەکە ڕابێت زۆر ئاساییە با ڕۆژێک بێتاقەت بێ 2 ڕۆژ بێتاقەت بێ با بگری با فێر بێ ئەمە قوتابخانەیە یعنی بەڕاستی کەشی قوتابخانە جیاوازە لەگەڵ کەشی ماڵەوەیە ئەوەی لە ماڵەوە بۆ دەکرێت ئەو ئازادیە لە ناو قوتابخانەیە یا سەورەسای تایبەتی خۆی هەیە با 2-3 جار بگری ڕایەت تا چەند گرنگە دایکان و باوکان ئیدی کە قوتابخانەکرایەوە ینی کەمتر لە خەمی پەروەردەیان بڵێن دوترەوە چێتە قوتابخانە و لەوێ ینی کەمتر لەگەڵ یابن لە ماڵ و تا چەند گرنگە هاوشانی قوتابخانەش بابەتە پەروەردەکانیان فێ بکەن و ئاگاداری منداڵەکانیان بن زۆر گرنگە دایکان و باوکان پشگیری مامۆستایان و قوتابخانە بکەن یعنی بەڕاستی چونکە تۆ ئەم مناڵە لە خێزانێکەوە لە کەشێکەوە کە یەکەم شوێنی پەروەردە خێزانە ڕەگ و ڕیشەی پەروەردە خێزانە بۆ مناڵ لە دایک و باوکێکەوە یەتە دەرەوەیەتە ناو قوتابخانەوە ماڵی دووهەمی قوتابخانەیە ماڵی یەکەمی خێزانە ماڵی دووەمی قوتابخانەیە بۆیە زۆر گرنگە دایک و باوک پشگیری مامۆستا بکە و لەگەڵ ئەوەشە هەر ئەوە نیە کە تۆ مناڵەکەت بنێری تا قوتابخانەوە هەستەکەی هەموو شتێک فێرە بێ واحز بکەی هەموو شتێ فێرە بێ ئەبێ خۆشن لە ماڵەوە یعنی بەڕاستی دایک بی مامۆستابی ڕاهێنەربی بتانی هاوشانی مامۆستاکان کار بکەیت بۆمسا زۆر جار دەکباوەکان وا تێگەیشتن کاتێ ئامادە سازیەکەن بۆ ساڵینی خوێندن تەنها کردنی هەندێک پێداویستیە جانتایە دەفتەرە قەڵەم ئەو شتانی کە بۆ خوێندن پێویستێتی بەڵام ئەمە ڕەنگی بەشێکی بێ ئەو لایەنە معنەوی کە زۆر گرنگە دایک و باوک گرنگی پێبا بە ئەویان زیاتر ڕوونکەینەوە زیاتر جەختی لێ بکەینەوە لەم بەرنامە کێشەکەی ئێمە لەوایە کە زۆر کەس ئەوەی گرنگی بە بەخێوکردن ئەیە وا هەستەکات تەنها بەخێوکردنە مناڵ ئەوەی گرنگی بە بەخێوکردنە گرنگی بە پەروەردەکردن نایە یعنی زۆر کات ئێمە کە دایکان و باوکان یەن بۆ لامان جاری وایە باس لە مناڵەکەی ئەکەیناڵین بۆ نمونە لە پۆلا دانانیشێ یا ئەرکەکانی ڕۆژانە جێبەجێ ناکەیە هەندێشت یەکسەر باوکەکە بەو شێوازە جوابمانایەتەوەڵێ وەڵی نازانم مامۆستاگیان لە چی کەمە ژووری خۆی هەیە هەرچێکی ویستۆ بۆم کردووە لە باتی دەستەی قەڵم دەستەی بۆ کڕم لە ژوورەکەی خۆیم بۆ ڕازانەوە تەلەفیزۆنم بۆ داناوە نازان مجموعە شت ئەڵێ کە ئەمانە تەنها بەخێوکردنەوە لە پەروەردەشەوە دوورە مامۆستابینیشمان دەرەنجامەکەی ئەوانی کە لە پۆلی 12 بۆ بەرزترین نمریان هێنا بوو زۆر بەیان ینی ئەتوانین بڵین ئەو کەسانە نەبوون کە ژوورێکی گیان هەبوو بەڵێ زۆر ڕاستە بە خۆشحاڵیەوە گو بەڕێست دەڵێ کە ئەمان بینین ئەو کەسانە بوون کە لە هەژاریە بوون یعنی بەڕاستی هەوڵوماندووبوونێکی زۆریان یاوە جاگر ئێمە بگەڕێنەوە سەر ژیانی کەسە سەرکەوتوەکان هەل لە پێشەوەی مرۆڤایەتیمانەوە پێغمبەر صلی الله علیه و سلم سێر بکەین و بۆ کەسە سەرکەوتوەکان هەموو سەرەتای ژیانیان ژیانی هەژاری بووە بەڕاستی ژیانی ناڕەحەتیان ڕاکێشەوە ئەنجا بوونەتە کەسێکی سەرکەوتوو بەس بەداخەو لە ئێستا ئێمە وا هەستەکەین ئەگەر هەرچیەک بۆ مناڵەکەمان ویستی دابینیکەین ئیتر ئەمە پەروەردەکردنە یا ئەم مناڵەمان زۆر باش و دڵسۆز دەرەچێ بەس بەخوا بە پێچەوانەوە خۆی زۆر کاریگەری مامۆسانی ئیتر ئەوکو تۆڵی هەموو شتێکی بۆ دابینەکە بەڵام لەگەڵیا کەمتەر خەمە لە سایکردن و لە کۆششکردنەکەیە گرنگە ینی زۆر زیاتر هەم هاندان هەم زەختی زیاتر لە منداڵەکان کە لە کاتی کۆششکردن و سایکردنە لەگەڵەوەی کە هەموو مەسرف و ئامادەکاریشی بۆ کردووە سێری کە ئێستا کە هەموو شتێکی بۆ دابی نەکرێ یعنی تر چی ماوە لەو ژیانە بێتە دەرەوە هەوڵ بە قوربانی بە ئەوانەی کە کەسانی هەژارن وەکو بینیمان وەکو بەڕێستانەڵێن دەرەجەی باشیان هێنابوو کە سێرەکەی هەوڵ ئەیە قوربانی ئەیە ئەوێ لەو ژیانە بێتە دەرەوە بۆ ژیانێکی باشتر بۆ گەیشتن بە ئامانجەکەی بەس کە تۆ هەموو شتێکی بۆ دابین کردووە ژیانێکی تەواوی هەیە ئیتر لەو ژیانە بێتە دەرەوە بچێ بۆ تۆ
مامسا کاتێک پشووی هاوێنە چوونە دەرەوە زۆرە گەڕان زۆرە و کە ئەمە تەواو بێت چینە قۆناغێکی تری خوێندەوە کە کۆمەڵک ڕێسا و یاسای هەیە پێویستە خێزانەکان بۆ نمونە یان خوێندکار شەوان زوو بخەون بۆی بەیانیان زووتر هەستێن ئەو چوونە دەرەوانە کەمە بێتەوە کۆمەڵێک پابندی هەیە تا چەند گرنگە خێزان ڕەچاوی ئەمە بکانی بۆ نمونە هات و چۆکانی کەم بکاتەوە یان وا لە خوێندکار بکە کەشێکی بۆ بڕخسێنێ شەوان زوو بخەوێ بۆی گرفتی پەروەردەی بۆ دروست دەبێت لە کاتی چوونی بۆ قوتابخانە یاخود لە کاتی خوێندندا تووشی ئەوە دەبێتەوە کە کۆشەکانی نەکا یاخود دوانەکان باشوەر نەگرێت ڕاستە ماوەی ئەم مودەتەکە کۆشرە ینی لە ماڵەوە پشوو بووە کەمتر ئەوە بۆ گرنگیانیاوە بەوەی کە زوو بخەوە منداڵەکە ڕاست ئێستا زۆر گرنگە ڕێک بخرێت و کاریگەری بێ لەسەر پرۆسی زیرەکی و پرۆگرام و خوێندنەکەیان بەڵێ زۆر ڕاستە وەک باسمان کە ژینگەی خێزان و ژینگەی قوتابخانە پەیوەندی بەیەکەوە هەیە چکە لە ژینگەی خێزانە ئەگەر هینەکانیان ڕێک بکرێتەوە چۆن بڵێ هەڵس و کەوتەکانیان ژیانیان خواردنی تەندروست خەوی تەندروست لە کاتی خۆیان ئەمانە ڕێک بکرێتەوە کاریگەریکی باشی ئەبێت لە ناو قوتابخانەیە بۆیە زۆر کات ئێمە کە لە قوتابیە پرسییم قوتابی پێوی دیارە کە بەیانیە بۆ قوتابخانە خەوی باتەوانێ شەو تێرخەو نەبووە یاخود زوو نەخەوتووە یاوکو بەڕێستان ئەڵێن پەیوەندی کۆمەڵایەتی لە کاتی قوتابخانەیە باشتر وایە ئەو دای بابە پەیوەندی کۆمەڵایەتی کەم بکاتەوە بەڕاستی بۆ ئەوەی لە کاتی خۆیان مناڵەکەی بخەوێ لە کاتی خۆیان سعی بکە زۆر نەچێتە دەرەوە زۆر کە تۆ بەیانی ڕۆشتی مەسەلەن عەسەر ڕۆشتی شەو درەن هاتیتەوە ئەو قوتابیەکەی بێتەوە کەی سعیەکەی بکە هەندی دایک یەڵ جانتاکە لەگەڵ خۆتا بێنە ئەوانەمان یعنی زۆر بینیوە یاخود تەلەبەمان هەیە کە چێژ لە گەڕانەکەی بینێنە سعیەکەشی بۆ کرێ بەڵێ زۆر ڕاستە نەچێژ لە گەڕانەکە بینێنە سعیەکەشی بۆ کرێ یا جێربای کە ئەوە باسمان کردو لە پۆلە ئۆتۆمانە شەوان زوو بخەونەوەمە باسی شتانەمان کردو تەلەبە چا مناڵ ڕاستگۆیە وەڵام مامۆستا حەزمانە کرد ئەم شەو من زۆر حەزەکەم زوو بخەوم لەو ماڵە بووین دایکم هەرتی جارێ زۆر ئەمەی خستەیەکی شەو ئەو نەجوانە ها یعنی ڕازگۆیی ئەڵێ دایکم جامە یعنی بەڕاستی خەتەرە کە دایک و باوک نەبنە پێشەنگێکی باش بۆ مناڵەکانیان یا ساوڕێساکە لە خێزانەوە نەهێنن قوتابخانە لە ماوەی ئەو 4 سەعاتەیە پێی ڕاز نابێتەوە مناڵێک هاتووە خەوی باتەوە لە پۆلە ماوەستا زۆرە لە دایکان و باوکان خەمی ئەوەیانە کە نەتوانن سعی بە مناڵەکانیان بکەن زۆرێک هەن کە لانی خوێنەوارەکان لەو ئاستایان بەردام لە خەمیەوەیان دەسن مناڵەکەیان لە پرۆسی خوێندنە سەرکەوتنی باش بەدەستدێنێ وەکو ئەو قوتابیانەی کە لە ماڵە دایک و باوکیان یان مامۆستان یان باشتر دەتوان لەگەڵیاندا خەریک بن ئایا دەکرێت هەر لە پرۆسی خوێندنە لە قوتابخانەکاندا بە تەواوەتی وانەکانی فێر ببێت و لە ماڵەوە کۆش بکات پێویستی بە کەس نەبێت بەڵێ خۆی کەسایەتی ئەو مناڵە کەوتووە هەندێک مناڵ پێویستی پێیەتی بە دیاری و دانیشی لەگەڵ یابی هەندێک مناڵ پێویستی پێی نییە خۆی باوەڕی بەخۆی هەیە خۆی لە پۆلە تاقەوتوانای جیاوازی خۆی هەیە جۆ ئەگرێ ئەتوانی جۆ لە مامۆسا بگرێ وەرگریکی باشە وەری ئەگرێ بەڵام هەندێک مناڵ وانە بەس لە ئێستا شتێک نییە کە قورس بێ ئاسانکاری زۆر کراوە ینی تۆ دەوروبەری گەڕەکەت هەمووی خوێنەوارن مامۆستان مەسەلەن کچ بێ کوڕ بێ هەموو زانکۆیان تەواو کردووە توانێت ئەویان هەیە کە بتوانێت بیرکاریە کوردیە عەرەبیە داڕشتنی شتێک بە مناڵەکان یعنی سعی بکە بۆیە ناکرێ من دەستە و دامان هاچۆن بەڵێ دانیشم بڵێم کەس نییە سعی پێ بکە یا چی لێ بکەم نەخێر یعنیەوە بەڕاستی ئەکرێ ئەو دایک و باوکە هەوڵی تەواو بن چونکە هیچی وەکووە نییە کە تۆ لە سەرەتاوە لەسەر زۆر تەلەبەمان هەیە لە سەرەتاوە کەوتمان فێر نابێ یعنی تر ئەم مناڵە هەر فێر نابێ نا ئەوە گرنگی پێدانی تایبەتی خۆی ئەوێ مامۆستا تا چەند دایک و باوکانی ئێمە ئەوەندە هۆشیاریان هەیە بە پێی قۆناغەکان مامەڵە لەگەڵ خوێندکارا بکەن یعنی بۆ نمونە سەرەتای دەستپێک جیاوازە و لە کاتی دەستپێکە بەڕاستی پێویست دایک و باوک بە دوواداچوون بۆ ئەم منداڵە بکە عیمزانە لە خوێندنا چۆنە نمرەکانی چۆنن لە قوتابخانەکە هیچ کێشێکی بۆ دروست نەبووە ئەو هۆشیاریە بەڕای تۆ هەیە لەناو دایک و باوکانی ئێمە پێویستە زیاتر ئەم هۆشیاریە بڵاو بکەینەوە ئێمە لە ئێستاە یعنی ئەو هۆشیاریان هەیە باشە چکانی وەکو چۆن بڵێ زمانی جاران نەماوە ئێستا زیاتر یعنی زۆرینیان خوێنەوارن بگرە دایک و باوک هەیە ماستەر و دکتۆراشی هێناوە بەس هەندێک جار ڕاستە بڕوانامەی بەرزیان هەیە بەس تا چەند گرنگی بە مناڵەکە ئەیەن
تا چەند گرنگی بە پەروەردەی مناڵەکە ئەیەن لەوەچی هەندێک دایک و باوک هەبێ دکتۆراشی نەبێ بەس تاقی ئەوەی نەبێت کە دانیشێ سعی بە مناڵەکەی بکە یاخود لێ بپرسێتەوە ئێمە چەنەها کەس جاری وا بۆ گوێمان لێو هاتووەتی بەخوا من خۆم لەو بوارەیە دکتۆرام هێناوە یاخود ماستەرم هێناوە یاخود خۆم جامیعەم تەواو کردووە بەس ناتوانم 5 دقیقە سعی بە مناڵەکانم بکەم تەحمل ناکەم یا لێی تۆڕابم جا مناڵ تۆ لێی تۆڕەبی تەواو بابەتەکەی لەلا قورسە بێ ناخۆشە بێ ئەبێ سەرەتا تۆ دڵی ڕاکێشی ئەنجام مێشکی ڕاکێشتێ بۆیە لەگەڵەوەشە هەندێک دایک و باوک هەیە هۆشیاری تەواویان هەیە زوو سەردانی قوتابخانە ئەکەن لە کەسایەتی مناڵەکەیان ئەپرسنەوە لە ئاست و مستەوەی خوێندنیان ئەپرسنەوە باوکیش هەیە یعنی هاتۆتە ناو قوتابخانەوە بەس ناوی مناڵەکەی وتووە لە پۆلی چەنە ناسانم یعنی نازانێ مناڵەکەی لە پۆلی چەنە بەڕاستی باڵێ ئەمە کارەساتە ینی باوکێک دانەنیشێ لەگەڵ مناڵەکەیە یاخود هەندێک جار دایک زیاتر لە ماڵەوەیە بەڵام باوک کە ئێستا لە ئێستاە کە زۆر بووە ئەم گرفتە زۆر بووە باوکان زیاترە چنە دەرەوە بە شەویش ئەچنە دەرەوانێ ڕاچین جەوێکە گۆڕین یعنی ئەم خێزانە کەی ئەم مناڵانە کەی پێویستیان بەوەیە کە دایک و باوکەکە ببینن باوکەکە بە تایبەتی ببینن کەی لیانە پرسێتەوە هاوڕێکت کێیە ئادیوانەکانە ئەرچی ڕۆژانەت ئەنی بەڕاستی ئەمە گرنگە ماوەسە لە پەروەردەی هەمیشە باز لە پاداش و سزا کراوە بۆ منداڵ یاخۆ بۆ گەورەتریژە بێت زیاتر لە مناڵ بەڵام لە پرۆسی خوێندنا ئەمە گرنگە پاداشت و سزای قوتابی بکرێت بەلای منەوە گرنگە بەڵێ پاداشت و سزا بکرێت چکە تۆ خوێندکارمان هەیە کاتێکی زۆر ئەیە بە ئەرکەکانی ڕۆژانی بەجێهێنێ بەرامبەر بە مامۆساکەی دانیشێ گوێ لە مامۆساکەیە گرێ کەش و ئارامی پۆلەکەی تێک نایە ئەی چۆن پاداشتی ئەم نەکرێ و کەسێکی تریش سزان نەدرێ کە ئارامی پۆلەکە تێگەیە بە قسەی مامۆساکەی ناکە چۆن بڵێ خۆی ماندوو ناکە قوربانی نایە ئەرکەکان جێبەجێ ناکە گرنگە ئەوە لەوەیە پاداشتی ئەم بکرێ ئەوش وردە ئەم ببینێ بۆ ئەوی بگاتە ئەو مەرحەلەی کە پاداشت بکرێ بەس سزای توند نایە عنی بەڕاستی من لەگەڵ بە هیچ شێوەیە لەگەڵ لێدانانیم نە لە ناو قوتابخانەیە نە لە ماڵەوە لەلایەن دایک و باوکەوە بە هیچ شێوەیەک زۆر شتێکی لەوەی خەتەرتر کە لە لێدان پێم وابێ گەورەترەوەیە کە دایک و باوکەیە منداڵەکەی هەشکێنێ بەرچای میوانیکەوە بە بەرچای غەیری خێزانی خۆیەوە گەورەمەر تەمەڵە سعی ناکە هەموو شتێکی بۆکەینانی ئەمەش بۆ خۆی بە بەرچای مناڵەکەشەوە ئەوە تا چەند کاریگەری خراپی دەبێت لە سەدەرونی و منداڵە بەڵێ خۆی هەمومان ئەوە ئەزانین کە هەندێک جار وشەیەک ژیان تەگۆڕێ بە هەر شێوازێ بێ یا ئەو گۆڕێ بۆ ئەوەی کە ببیتە کەسێکی زۆر باش و پێشنگ یاخود ئەو گۆڕێ بۆ ئەوی کە زۆر ئەو شکێنێتەوە شکستە پێهێنێ بۆیە وشە زۆر گرنگی تایبەتی خۆی هەیە کە وەکو باسیشمان کرد یەکەم ڕەگ و ڕیشەی پەروەردە خێزانە دایک و باوکە بۆیە گرنگە ئەو دایک و باوکانە هەر بە وشەی جوان مناڵەکانیان پەروەردەکەن بە وشەی هاندان پەروەردەیان کەن ئەم وشەیە وەکو تۆیەک وایە کە تیا بچێنی مامۆستا لێسا بینین بەداخەوە کێشە خێزانەکان هەتا بێت لە هەڵکشانە و دادگاکان قەرەباڵەغن تا چەندێک ئەم کێشە خێزانیانەی کە هەیە لەناو ماڵەکاندا دەبێتە هۆکارێک بۆ دواکەوتنی ئاستی قوتابی بۆ شێواندنی بۆ ئەوی کە نەتوانێت خۆی پێ بگەێنێ خۆی بدۆزێتەوە کۆشەکەی بکە هەوڵی زیاتر با لە خوێندنەکەی و دایک باوکان پێویستی چی بکەن بۆی کە ئەم کێشانە کاریگەری نەکاتە سەر ئەو خوێندکارە یاخود زەمینە سازیەک و ژنگێکی لەبار ڕخسێنن بۆی کێشەی خێزانی زۆرە لە ئێستاە بەڕاستی گەر باری ئابووری بێ یاخود قبول نەکردنی کەسی بەرامبەر بێ بەو شێوازانە زۆرە بەڵام بەڵێ بەتەواتی کاریگەری هەیە لەسەر قوربانیەکانیان مناڵەکانن لە ناو قوتابخانەیە هەندێک مناڵ هەیە لە ماوەی ساڵەکە دوو جار سێ جار نەقڵەکرێ بۆ ئەم مەکتەبە لە بەروی ئەچێتەوە لای دایکی نەقڵەکرێ باوکی هێنێتەوە هێناومەتەوە لای خۆم یعنی بۆ شێوازە قوربانیەکان مناڵەکانن یاخود مناڵ بەدەمی خۆی ئەڵێ مامۆستا مێشکم چوو ئەوە جوانە لە بچووک بەدەمی خۆی ئێڵێ تعبیرێکە مامۆستا مێشکم چوو لە قسەکردنی دایک و باوکم ئەوڵی جیابمەوە ئەوڵێ لەگەڵ تۆیان ناگونجم ئەوە لە ژیان لەگەڵ تۆیان ناچێتە سەر ئەو حیوارانەی کە لە ماڵەوە وتراوە ئەو نائارامی لە ماڵەوە هەیەی و بێزار کراوە هیلا کراوە یە لە قوتابخانە مەجبور بۆ مامۆستاکەی هەڵەڕێژێ بەڵێ کاریگەری تەواوی هەیە لەسەر قوتابی بەداخەوە مامۆستا زۆرێک لەوانەکان لەگەڵەوەی پێویستی بە خوێندن و
ئەوانە هەیە کۆششکردنی بەڵام تا چەند گرنگە هەندێک گوانەژ هەیە کە پێویستی بە عملی بە کردداری هەیە ئەو منداڵانە فێر بن ئەمە تا چەند گرنگە لە ناوەندەکانی خوێندن لە قوتابخانەکان گرنگیان پێ بدرێت. بەڵێ لە ئێستاە بابەتێک هەیە کە باز لەواکریان چۆن بڵێن لە خوێندنی تازەی ئێستاە ئەوترێ کارکردن بە گروپ خوێندن بە گروپ زۆر باشە. بەڵێ وتەیەک هەیەڵێ ڕۆشنبیری مرۆڤ پێناگەێنێ پەیوەندی کۆمەڵایەتی لە ڕۆشنبیری زیاتر مرۆڤ پێگەێنێ یعنی زیاتر پەیوەندی کۆمەڵایەتی مرۆڤەکان ئەزمموی لێوەرەگرن یاخود ڕۆشنبیری لێوەرەگرێ بۆیە لە ئێستاە کارکردن بە گروپ هەیە و بابەتە چالاکیەکانیشمان وەکو هوەر و موزیک و شان و ئەوانشمان هەیە کە مامۆستا گرنگی پێبات ئەوە زۆر گرنگە من داواکارم وکو خۆم مامۆسای هوەریشم داواکارم لەو مامۆسانی کە بابەتی هوەر بە هیچ شوێنێن بە مامۆسایەکی تر بێڵێتەوە زۆر هەیە بڵێ یعنی من قل لەگەڵ ئەویانی هەمومان بەسەرمان حەزی زۆر زۆر بە وانەیە بەڵێ حەزیان بە وانەیە ینی یەک جاریان من مامۆسایەکی کوردی وتی زۆر دواکەوتوم بۆ لە کەتمبەرێ بە هینیان بکەم چۆن بڵێ ئەو دەرزە ڕێک بێتەوە پێش بکەم و ئەم شتانە یەک جاریان کە بۆ دەرزی داهاتوو چم سێکم دەموچاوی تەلەبەکانیی تاوا نەبوو هات تەلەبا بوو مۆڕی لێ کردم ئەوە نەجوام یعنی پێیان ناخۆش بوو بۆیە تۆ ئەمە کوردیە خوێنێ بیرکاری خوێنێ عەرەبی خوێنێ خۆ ئەبێت دەرزێک هەبێ چل دقەیەکیش هەبێت تۆزێ ئەم کەسە هێور بێتەوە تاقەیەکی ئیجابی بیتێ چالاکی هەبێ بۆیە زۆر گرنگە مامۆستا وەکو چۆن باسمان لە ئامادەکاری خێزان کرد قوتابی کرد بەڕاستی پێویستە مامۆستایانیش پەروەردەکاران ناوەندەکانی خوێندنیش بە هەمان شێوە ئامادەسازی بکەن بۆ ئەم ساڵە گرنگە کە قوتابیان تێدا بەڕاستی دەسەکەنەوە بە پرۆسی خوێندن ڕێنمایی چییە چۆنە بە مامۆستا خۆی ئامادە بکات من ڕێنماییم بۆ هەموو مامۆستا بەڕێزەکان ئەوەیە کە بە بڕوای من مامۆستا ئەبێ لە ئێستاە بەردەوام لە خول و پێگەیاندنا بێت لەبەرەوەی جیلێک هاتوۆتە بەردەستی ئەم جیلە جیلی شاشەیە جیلی تەکنەلۆژیایە جیلی تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەندێک کات لە هەندێشتا لە مامۆستاکەش بگرە زیاتر ئەزانێ یعنی شتی وا ئەزانێ وریایەکی تەواوی وای هەیە کە مامۆستا هاتە ژوورەوە ئەگەر نەتوانێت پێبەپی خۆی مامەڵەی لەگەڵا بکە ئەو ڕێگای وانەوتنەوە تازانە بەکار نەهێنێ هەر بەو تەریقە کۆنە بڕوە ئەو تەلەبە تااقەتی نابێت دانیشتێ گوێ لێ بگرێ بۆیە زۆر گرنگە مامۆستا بەردەوام لە خۆ پێگەیاندنابێ زۆر باش مامۆستای شتێکمانەمەوە گەر گرنگترین و ڕێنمایانە لە کۆتاییدا شتێکی دیکە ماوێت باسی بکەین بۆ دایکان باوکان بۆ خێزان بۆ مامۆستا لەم پرۆسی ساڵی نوێدا جێبەجێ بکەن پێشم هیچ گۆڕانکارێک ئەم ساڵ لە خوێندن و لە هەروەکو ساڵانی پێشووترە ڕۆژێک پشوو ڕۆژانی شەمان خراوتە سەری وەڵی لەلایەکە من ڕۆژانی شەمانەکەم پێ باشە ینی بەڕاستی چکە عادەتەن ئێستا خەڵک زۆرینەی باخی هەیە جا تەلەبەکانمان کە ئەڕۆشتنەوانێ بۆ پێنجشەمە بۆ ئەڕۆشتنەوانێ زۆرینیان نەچنەوە بۆ باخەکانیان کە پێشەمە ئەهاتنەوە هەمویان خەوەی بردنەوانێ بۆیە ئەوەم پێ باشە کە ئەو شەمەیە ینی پشوچنە سەیران و گەشت و جمعە ڕۆشتونەتە دەرەوانێ شەمە یەکسەرێتەوە بۆ قوتابخانە هیلاکە خەوی باتەوە ئەو تاقەی نییە گوێ بگرێ من داواکارم لە دایکان و باوکان لە مامۆستایان کە تا بتوانن کەشێکی ئارام بۆ قوتابی خۆشەویستەکانمان دروست بکەن و دایکان و باوکان و مامۆستایان ببنە پێشەنگێکی تەواو بۆ ئەو قوتابیانە بەکردار چونکە بەڕاستی ئەگەرێسە من بە مناڵەکەم بڵێم موبایلەکە لابە بخەوە ناخەوێ حتا خۆم لە کاتێکی دیاریکراوم دانە نابێ موبایلەکە لابرم خۆم بخەوم ئەویش بخەوێ وە کتێب بخوێنمەوە بۆی ئەویش بخوێنێتەوە ئەویش فێری خوێندنەوە بێ پوشکین نووسەرێکی ڕوسیە باز لەوە کە دەڵێ خەڵک لە خوێندنەوە فێرە بێ ها ینی خوێندنەوە جاری وا هەیە لە دراسە زیاتر فێری مرۆڤەکانەکات بۆیە چۆن کارێک بکەین کە مناڵەکانمان فێری خوێندنەوە بن فێری چیرۆک ببن و داواکارم لە مامۆستانیش بابەتەکانیان ببەستنەوە با چیرۆکەوە بە نمونەوە بۆ ئەوەی زیاتر قوتابیەکان بەلای خۆیانە ڕابکێشن و بەڵێ بێزار نەبن و سوودی لێوەربگرن هیوای ئەوەی ساڵێکی خوێندنی باش بێ بۆ هەموو قوتابیان ئەو بۆ مامۆستا بەڕێزەکانیش ئومێد دەکەین بە شێوازێکی باش بەڕێوە بچێ جیاواز لەو گرفتاری کە ساڵانی پێشترا هەبووە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا ژینۆمەر مامۆستا ڕاهێنەری پروەردەی خوا بەخێر بێت سپاسی کەناڵەکەتانەکە